یا الله بە گەورەی و ڕەحمەتی خۆت ئەو ویژدانی ناخمان نەبەنج بێ و نەژەنگ بگرێ خوای ویژدانمان بە زیندوێتی بێڵیەوە چونکە ویژدانی زیندوو لە حەسوودی دەمان پارێزێ ویژدانی زیندوو لە ڕق دەمان پارێزێ ویژدانی زیندوو لە ناخی پیس دەمان پارێزێ یا الله ناخمان پاکەی یا الله دەروونمان پاکەی یا ڕەبی خوای زمانمان پاکەی خوای کردەوەکانمان پاکەی و لەگەڵ خەڵک و کەسانی دەوروبەرماندا بژین کە مردین یا الله چوار کەس بەلانی کەمەوە ئەوانەی زۆر لێمان نزیکن شاهیدی عەقیدە پاکی شاهیدی عیبادەت پاکی شاهیدی زمان پاکی شاهیدی دەروون پاکی شاهیدی ئیسلاح خوازیمان بۆ بدەن یا ڕەبی خوای خەڵک لە دوای مردنمان نەفرەتمان لێ نەکە یا ڕەبی خوای کە مردین گوناهەکانیشمان لەگەڵا بمرن خوای گوناهێکمان نەکرد بێ قسەیەکمان نەکرد بێ کە لە دوای مردنیش لە کۆڵمان نەبێتەوە یا الله لەم ڕۆژە مبارەکەدا لێت دەپاڕینەوە یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی کێشە و گرفتەکانمان بۆ چارەسەرکەی آمین 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 والحمد لله رب العالمين.